وەک یەکێک لە ڕێوشۆن و ڕێکارەکانی حکومەتی فیدراڵی و بانکی ناوەندی عێراق بۆ ڕێگریکردن لە چوونە دەرەوەی دۆلار لە عێراقەوە بۆ وڵاتانی دیکە ماوەی نزیکەی مانگێکە بڕیار درراوە حواڵەکردنی دۆلار لە ڕێگەی دەواازە سنووریەکانەوە ڕابگیرێت و لەبریەوە پرۆسەکە لەلایەن چەند کۆمپانیایەکی دیاریکراوە ڕێک بخرێت. ڕێکارە توندەکانی حکومەت بۆ ڕێگریکردن لە بردنەدەرەوەی نایاسایی دۆلار بۆتە هۆی سزبوونی پرۆسەی حواڵە و هاتوچۆی دراو لە نێوان پارێزگاکانی ناوڕاست و خواروی عێراق بۆ هەرێم و لە هەرێمی کوردستانیشەوە بۆ وڵاتانی دیکە. ئەوە ژوای کردووە نرخی حواڵە بۆ چەند هێندەی پێش خۆی زیاد بکات. حواڵەکان لە دوبەیەوە دەرکراوە، پارە ناچێتە تورکیا، ناچێتە دوبەی. ئەگەر پێشتر $10,000 ئەمریکی بە $100 یا بە $50 حواڵەی وڵاتان بکرایە، ئێستا بینی بەهای سعری بۆ $10,000 ئەمریکی ئەبینی لە $400 بۆ $500. ئەمە کارێکەکە ئێستا تۆزێ سیستەمی حواڵات و هاوردەی کەس کردووە. بەهۆی ئەوەی مامەڵی بازرگانان لەگەڵ وڵاتانی دیکە بە دۆلارە، زیادبوونی تێچووی حواڵە کاری کردوتە سەر جوڵەی بازرگانی و شمەکی هاوردەکراو بۆ هەرێمەوەی عێراقیش. بەوتەی سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان، درێژەکێشانی ئەو دۆخە کاریگەری دەبێت لەسەر بەرزبوونەوەی نرخی ئەو شمەک و پێداویستی هاوردەکراوانی دێنە هەرێمەوە. باشی ئەوەیەکەوە نەهێڵێ پارە لە هەموو لایەکە و بڕاتە دەرەوە بۆی ئەو پارەیە لە ئاستی خۆیدا بوەستێ و ئەو دراوی دۆلارە بە شێوەیەک بەفراوان هەرکەسە و نەی خاتە ناو وڵاتان و بینێرەتە دەرەوە بۆ ئەویکەوا لە ڕێی چەند کۆمپانیایەکەوە بێ ئەو کۆمپانیایانە بتوانن زیاتر چاودێریان بکرێ. بەڵام بەڕاستی خراپەکەی ئەوە شەکەوە ئەبێتە قۆڕکردن بۆ چەند کۆمپانیایەک ئەو کاتە بە ئارەزوی خۆیان حواڵەکە نرخەکە بەرزەکەنەوە، چونکە ئێستا وەکو پێوەی دیارە ئێستا بینین جاران $10,000 بۆ دووبەی $20 $30 $50 وەرەگیرە، ئێستا زیاد لە $150 وەرەگیرێ. ماوەی نزیکەی 3 مانگە بەهای دۆلار بەرامبەر دیناری عێراقی ناجێگیرە و بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی بەرزی بەهای دۆلار حکومەتی ناوەند و بانکی ناوەندی چەندین ڕێگا و میکانزمی ئەمەجۆریان گرتووەتە بەر، لە ناویاندا چاکسازی لە ڕێگاکانی حواڵە و گواستنەوەی دراو لە ناوخۆ و دەرەوەی وڵات. ڕزگار جەبار، KNN، سلێمانی.